بۆیە خۆشەویستەکانم ئێمە ئەمڕۆ لە فضلی پەروەردگارەوە بە شانازیەوە باسی پێغەمبەری خواکەین صلی الله عليه وسلم، بە شانازی ئەڵێین ئەدەبەنی ڕەبی فەئەحسەنە تەئدیبی، خوای گەورە پەروەردەی کرد و پەروەردەیەکی جوانی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لە هەر شوێنێکشا پێغەمبەری خوا شتێکی کردبێ خوای گەورە لە گەورەی و ڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوی پێغەمبەری خوا نەیبیردووە بڵێ محەممەد ئەو بواو کرد، ئەفەرمێ عەبەسە وەتەوەلە ئەن جاءه الأعمى، ناویشی هەر ناکە. الله محەممەد تووڕە بوو لە کاتێکە نابینایەکی بینی، نافەرمێ محەممەد، ئەفەرمێ بەنەکی کیرەیە ناوێتی، باسیشی ناکە. ما وەدەعەکە ڕەبوکە وەما قەلا، خوای گەورە وازی لێ ناهێنێت وەما قەلاکە، وەما قەلا، تووڕەش نەبووە لە تۆ نا، هەڕووی تێ ناکا بڵێ محەممەد تۆ. پێغەمبەری خوا لە باسی ئەسیرەکانی بەدرا فەرمێ ما كان لنبي أن يكون له أسرى حتى يثخن في الأرض، بۆ هیچ بۆ تۆ ناڵێ بۆ تۆ بۆ هیچ پێغەمبەرێک نییە دیر ڕاگرێ. الله یعنی سەیری ئەم ئەدەبەکە، سەیری ئەم کەلیمە ناسکان و ئەم ئەتەکێتەکە کە لە قورئانە خوای گەورە مخاطبی پێغەمبەری خوای پێکا صلی الله عليه وسلم. هەر ئەم ئەدەبە جوانەیە کە دابەزیوە وامان فێرەکات کە ئێمەش ئاوا بین لە پێغەمبەرەکەمانەوە صلی الله عليه وسلم. ئێمە ئەم گەورەیەمان هەیە لەقەد کانە لەکم فی ڕەسولی اللهی چی؟ ئوسوەتون حەسەنە، کەمادەم پێغەمبەری خوا بەم گەورەیە هەمانە لەسەر ئێمەش ئاوا بین، وەگەرنا چەند دوورکەوینەوە ئەو نە لە دڵی پێغەمبەری خوایە دوورەکەوینەوە، ئەو نا لە پێگەی پێغەمبەری خوش لە قیامەتا دوورەکەوینەوە. جا ئاگاتان لە خۆتان بێ.